تنيا في شكان تختو كاكا كنا في شكان تختو بس براقات على الرومانة كان بالرومانة محوري مخمور وبيتشي ترلو محوراني سنروش كاتسكداراني داعش هێرشی فراوانی دەکەنە سەر داعش هێرشەکانی لە چەند قۆڵێکەوە دەست پێ کرد وەک فەرماندەکانی پێشمەرگە دەڵێن پێشمەرگە توانیویەتی هێرشەکانی داعش تێک بشکێنێ و زیانێکی زۆری پێگەیاندووە نزیکەی 50 چەکداری داعش کوژراون و 16 تەرمی داعش کەوتونەتە دەست پێشمەرگە هەروەها لە شارەکەدا 3 پێشمەرگە شەهید بوون و 6 تریش بریندار بوون. دەتوانین بڵێن سەرتاسەری بوو لە محوەری مەخمور حساب کە هەر لە گوندی جارەڵات تاکو دەچێگراوێ بە لە سعشەشی بەرەبیانی لە سەرتاسەری محوەرەکە شار بوو هێرشێکی زۆر گەورە بوو بەڵام سپاس بۆ خوا و سپاس بۆ هێزی پێشمەرگە کە زولیان هاتنە دەست و ئاگادار تەبعاً معلوماتشمان هەبوو لە ئینزار هێزەکانی پێشمەرگە لە محوەری مەخمور دەڵێن بەیانی تەموو مژێکی زۆر ئەو ناوچەی داپۆشی بوو بۆیە چەکدارانی داعش ئەویان بە هەڵزانیوە و لە 5 قۆڵەوە لە گوندەکانی ڕاشیدیە و مەحمودیە و خەربانیا هێرشیان کردە سەرسەنگەرەکانی پێشمەرگە کە دوا قۆڵ گوندی ڕواڵە بوو. بەرەبەیانی ئەمڕۆ کاتژمێر 6 کەم چارێک تیرۆستانی داعش هێرشێکی بەرفراوانیان کە تەبعین دەتوانم برێم ینی هێرشەکەیان تەواوی سنووری فەرماندەیمان بوو لە هیچ ڕەبیەک نەما تەقەی لێ نەگرێتن بەڵام ئەوەی جێگای خۆشحاڵی و خۆشبەختانە سەرکەوتنێکی باشمان بەسەریاندا تۆمار کرد و فەرماندەکانی پێشمەرگە ئاماژە بەوەش دەکەن داعش هێزێکی تازە هێناوەتە ناوچەکە کە ئەوان چەند ڕۆژێکە زانیاریان لەبارەی و هێزە پێگەیشتووە کە لە سامەڕە و ڕوومادی هاتوون و ژمارەیان نزیکەی 200 چەکدار بوون هەروەها لە نێو کوژراوەکانی ئەمڕۆژدا چەکدارێکی بەڕەگەز چینی تێدا بووە. داعش پێوا بۆ ئەو قوتە دێنێ ئەو جارە بەو هێزە دەتوانیت ئەو سنگەرانەی لە دەستی منە بخاتە دەست خۆیان ئەن کۆتڕۆلیانکە بەڵام ینی پەلامارێکی بەرفراوان هێرشەکی بەرفراوان بەڵام نەیتوانی لە تاکە سنگەرێکی بچووکی سەرکەوتوبی لە هێرشەکەی ئەمڕۆی بەرەبەیانی چەکدارانی داعش بۆ سەر سنگەرەکانی هێزەکانی پێشمەرگە دیارەم خاڵە یەکێک بۆ لەو خاڵانەی کە سەرەتا چەکدارانی داعش هێرشیان کردوتە سەر ئەم خاڵە بەڵام وەک پێشمەرگەکان خۆیان باسی دەکەن هێرشەکەیان پوچەڵ کردوتەوە و نیان هێشتووە چەکدارانی داعش نزیکی ساترەکە بکەون نزیکی سنگەری هێزەکانی پێشمەرگە بکەون و وەخۆیان دەڵێن زوو لێیان داون و لێرانە بە گوتەی خۆیان چەند چەکدارێک ئەلێرانە کوژراون. دیزمان لە حەفری پەڕینەوە وەختەکە ئەمە لێیان هاتنە دەست پێشمەرگە قارەمانەکان هەر هەمویان بەڕاستی ئەرکێکی زۆر پیرۆزیان کرد و دوسێ داعشمان لێرە تۆپاندن ئەوان دیکەش ڕوان کرد گەڕانەوە بوو. ماوەی چەند ڕۆژێکە چەکدارانی داعش هێرشی بەرفراوان دەکەنە سەر سەنگەرەکانی پێشمەرگە لە میحوەرە جیاوازەکان و ڕۆژی چوارشەمەش هێرشیان کردە سەر میحوەرەکانی ناوران باشیک تەلاسوەد و غازل و چیای زەرتک و باشووری کەرکووک. وا دیارە ئەو مەشق و ڕاهێنانانەی هێزەکانی هاوپەیمانان بە هێزەکانی پێشمەرگیان داوە کاریگەری خۆی هەبووە چونکە وەک هێزەکانی پێشمەرگە دەڵێن لە شەڕەکەی ئەمڕۆی بەیانی بەرامبەر چەکدارانی داعش توانیان زەبری گشوندە لە چەکدارانی داعش بدەن کە ئەوانیش تاکتیکی شەڕی خۆیان گۆڕیوە. شیراز عەبدوڵڵا NRT گوندی ڕواڵە.